چەندمان وەخت 5 دقیقە باش. کتێبی پیرۆزی ئەم ئاینانە، کتێبی پیرۆزی ئەم ئاینانی کە باس یەکەم وەکوتم ئەگەر تااقەتان هەبوو کاکجەزا و ئەوانیش ئەگەر یارمەتی منیاندا جارێکی تر یان ناوەڕۆکی دینەکە باسەکەی نەک مێژوو. ئەمە ئیسا کە باسمان کرد فقط مێژوو بووە یان هەر ناسینە ناساندنێکی ئاینێ. ئەو کتێبانەی کە لەم ئاینە بەجێماوە لەم ئاینانە بەجێماون ئاڤێستایە کە ئاڤێستا نامەی مەینەوی ئاینی زەردەشتی پێڵێن، وای پێڵێن ئاڤێستا نامەی مەینەوی ئاینی زەردەشت یەکێکە لە کتێبەکانی جەلیلی دۆستی خوا وابزان مامۆستا. و ئاوێستا دوو تەفسیری بۆ کراوە، یەکیان زەندە یەکیان پازەندە. یان تۆ تەمەشاکە ئیسا وشەی زەند ماوە مەسەڵە کەریمخانی زەند وەنا ناوچەی زەند زەندیەکان. ئەوە کتێبێکی ترمان هەیە کە کتێبی کاکەیەکانە پێڵێن سەرنجام. سەرنجام کتێبێکی گەورەیە کە چەند دەورەشی هەیە، یعنی با بڵێن چەند سەرنجام تەنها تەعالیمی دینی نیە، یعنی سەرنجام تعالیمی دینیە، مێژووە، ئەدەبە، هونەرە، سیاسەتە، هەموو ئەو شتانی دووساوت. سەرنجام چییە؟ هەر کەسێک لە ئاینی کاکەیە لە ئاینی یارسانە هاتووە دەسەڵاتدار بۆ لەم ئاینە یا زانا بۆ لەم ئاینە سەردەمەکەی خۆی نووسیوەتەوە. مەسەلەڵێ دەورەی بەهلول، دەورەی بابەتایەر، دەورەی شاخوشێن، دەورەی سوڵتان سەحاک، دەورەی قەرمەزی، دەورەی توزانم ئەوانە. ئەمە دەورەکانن کە هەر بەشێکن لە سەرنجام. ئێزیدەکان دوو کتێبیان هەیە، یەکیان مەسحەفا ڕەشە، مەسحەفا ڕەش، ئەوەی تریشیان جیلوەیە، جیلوەیە. ئەلەوێکان کتێبێکیان هەیە پێڵێن بیورک، کە تورکەکان و عەرەبەکان بیورکیان کردوێتە بە بەیارق. بەیارقی بەیرق یعنی ئاڵ، یعنی بەیرق. شتێکی ترمان ماوە بەڵام بەخوا فریان ناکەوین لەبەرەوە با لەوە زیاتر سەرتان نێشێنم. زۆر سپاسان دەکەم. ئەمەی کە باسمان کرد تەنها ناساندنێکی سادەی ئاینەکانی کوردە و ماڵتاناوە بێ و زۆر سپاس.